برنامج گفتوگۆ دەکەین هەڵبەتە ڕاستەوخۆ لە ستودیۆ کەلارەوە میوانمان دەبێت یارە دوێنێ کۆنفرانسێکی بچووک یاخود باڵێ مینی کۆنفرانسێک بۆ مەڵبەندی گەرمیان بەڕێوە بچوو کە تێدا لە ڕێگەی ئەو کۆنفرانسەوە هەوڵدراوە بە جۆرێک لە جۆرەکان هەیکلێتی بابڵی مەکتەبەکان یاخود ئەو کارانی داهاتوو کە بۆ هەڵبژاردننی مەکتەبی ڕێخستنەکان یاخود بەڕێوەچینی کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن بەڕێوە دەچێت کاری لەسەر بکرێت جا تایبەت بە ئامانجی کۆنفرانسەکە و ناوەڕۆکی کۆنفرانسەکە و ئەو ئەندامانی لە کۆنفرانسەکەدا بەشدار بوون و بە شێوەیەکیشی تەواوی مەڵبەندەکانی گەرمیان لەم کۆنفرانسەدا بۆچون و پێشنیارەکانیان چی بووە میوانداری زۆر بەڕێز عومەر عەلی لێپرسیایی بەشی ڕێخستنی مەڵبەندی گەرمیان دەکەین کە ڕاستەوخۆ لە ستودیۆ کەلارۆ لەگەڵمانە کاک عومەر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتا ئەگەر لە ناوەڕۆکی کۆنفرانسەکەی دوێن دەست پێکەن بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکەی دوێنێ ئامانج و ناوەڕۆکەکەی چی لە خۆ دەگرت بەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێز بەیانی بینەران باش دیارە ئێمە دوێنێ لە سەر ئاستی سنووری مەڵبەندەکەمان مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتمانی کوردستان بە بەشداری 400 ئەندام و بە ئامادەبوونی بەڕێز لێپرسراوی مەکتەبی ڕێخستن بەڕێز سەرکەوزەکی ژمارەیەک لە سەرکردایەتی حزبەکەمان و لێپرسراوی مەڵبەندی یانزەی گەرمیان بەڕێز سالار مەحموود و تەواوی ئەندامان کۆنفرانسەکەمان بەڕێوە چوو دیارە ئەم کۆنفرانسە خۆتان نەزانن بڕیارە لە سەرەتای مانگی دوو لە 7 و 8 و 9 مانگ کۆنفرانسێکی گشتی مەکتەبی ڕێخستن بۆ نەخشە ڕێگای سیاسەتی حزبەکەمان بۆ دواتر پەیکەربەندی ئۆرگانەکانمان لە تەواوی مەڵبەندەکان لە سنوورە جیاجیەکان بەڕێوە بچێت ئێمە پێمان باش بوو لە سنووری گەرمیان بەهۆی ئەو تایبەتمەندیەی لە سنوورەکەدا هەیەەوە ئەو سنووری جوگرافیای هەیەەوە ئەو خەڵکە قوربانی دەرەی لە سنوورەکەیە راپۆرتێکی گشتگیر ئامادە بکەین بۆ ئەو مەبەستە هەستاین بە ڕێخستنی کۆنفرانسێک لەسەر ئاستی سنووری مەڵبەندەکەمان و دابەشکران بۆ حوت لیژنە تەواوی بەشداربووان 400 ئەندام بوو لە ئۆرگانە جیاجیەکانی سنوورەکە لەگەڵ میوانە بەڕێزەکان سەرنج و پێشنیاری خۆیانیان خستە ڕوو بەڵێ هەڵێ کاک عومەر ئامانج لا کۆنفرانسەکە خۆش باس لێوە کرد بۆ یەخستنەوەی پەیکەری ڕاگەاندنە دەمێ بزانم کە لە داهاتوودا کۆنفرانسان لە چەندین ناوچەی جیاوازی هەرێمی کوردستان دەبێنەویشاندا ناوچەدا بڕەندراوەکان کە ئامانجان یەخستنەوەی یاخوی ئامانجان یەکڕیزی هەموو لایەنە کوردیەکانە تا چەندێک لەم کۆنفرانسەدا کارتان لەسەر ئەو کوردیا خۆت تیشتتان لەسەر ئەو خەڵانە کردوێتەوە دیارە زیاتر لە 30 ساڵە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر هەمان نەخشە ڕێگای سیاسەتکردن و هەمان بە تایبەت پەیکەربەندی ئۆرگانەکان بەردەوامە لە سیاسەتکردن لە ئێستادا ئەم حزبە پێی باشە لە ڕێگەی مەکتەب ڕێخستنەوە بەرنامەیەکی نوێ و پلانێکی نوێ هەبێ بۆ سیاسەتکردن چ لە وەکو نەخشە ڕێگاکە چی وەکو پەیکەربەندی ئۆرگانەکان گۆڕانکاریەکی جەوهەری بەسەر بێ بۆ سیاسەتکردن لەگەڵ ئەمڕۆدا بگونجێ خۆتان نەزانن قۆناغی ئەمڕۆ جیاوازە لە 30 ساڵ و 40 ساڵی ڕابردوو پێویستە کات حزب فۆرمێکی نوێی لە سیاسەتکردن لە نێو تاکی کۆمەلگادا هەبێ کاری ڕێخستن لە نێو گەنجان لە نێو ژنان لە نێو کەسوکاری شەیدان لە نێو سەرجەم چین و توێژەکان لە نێو فەرمانبەران دەبێ ئێمە لەگەڵ ئەم قۆناغەدا خۆمان بگونجێنین سیاسەتکردن بە پێی ئەمڕۆ بکەین نەک 30 ساڵی ڕابردوو ئەمەش پێویستی بە کۆنفرانسیەکە کە دەسەڵاتی تەواوی هەبێت بۆ گۆڕانکاریەکی جەوهەری لە پەیکەربەندی و لە نەخشە ڕێگای سیاسەتکردنەکە و لەم حوت تەوەرەی کە دیاری کراوە باس لە تەواوی ئەو جونگانە ئەکرێ کە ئاماژەم پێکرد ئێمە لە کاری ڕێخستن لە شێوازی هەڵبژاردن و کەمپەینی هەڵبژاردن لە پەیکەربەندی کۆمیتە و مەڵبەندەکانی سنوورەکە تا چەند پێویستە و لە ڕێخستنەوەی ئیشوکاری حزب لەسەر ناوەندی دەنگدان باشە هەڵبەتە وەرگرتنی بۆ چوونە جیاوازەکان لە کۆنفرانس ئەمە کاریگەری دەبێت لەسەر داڕشتنەوەی تەواوی کارەکان واروها ئەو پەیکەربەندی کە بۆ حیزب هەوڵ دەدێت کاری لەسەر بکە بە شێوەیەکی شتی وەرگرتنی بۆ چوونە جیاوازەکان دوێنێ چۆن کاری لەسەر کراوە یاخود بە شێوەیەکی کە بڵێن وەرگرتنی بۆ چوونە جیاوازەکان تا چەندە کۆنفرانسەکەی دەوڵەمەندتر کردهبوو ئێمە لە سنووری گەرمیان دوو زانکۆمان هەیە هەوڵماندا لە ڕێگەی کەسانی پسپۆڕەوە لە بواری سیاسەتکردن و بە هەمان شێوە لە ڕێگەی کادرەکانی خۆمانەوە حوت لیژنەی جیاجیەمان داناوە و سەرۆکی لیژنەکان بەشێکیان کەسانی پسپۆڕن لە بواری سیاسەتکردن
سەرۆکی هەرتوو زانکۆی گەرمیان و زانکۆی پۆڵەتەکنیک لەگەڵمان بەشدار بوون چەندین دکتۆر و مامۆستای زانکۆ لەم کۆنفرانسەدا بەشدارن وەک ئاماژەم پێکرد کەسانی پسپۆڕی لە بۆرە جێجێەکان تێدایە هەمویان سەرنج و پێشنیاری خۆیان خستوەتە ڕوو لە کۆی راپۆرتێکی گشتیدا ئامادە کراوە بە تایبەت لە تیش خراوەتە سەر سیاسەتکردن لە سنووری گەرمیان و ناوچەکە و دواتر راپۆرتەکەش گشتگیرە ئەتوانین بڵین کۆمەڵی پێشنیار و سەرنجی تێدایە کە جێی خۆیەتی بۆ سیاسەتکردن لە نێو حزبەکەدا بۆ ئاستی گشتی ئەم راپۆرتە بە شێوەیەکی گشتی ئامادە ئەکرێت و ئاڕاستەی مەکتەبی ڕێخست نەکرێت بۆەوەی لە کۆنفرانسە گشتیەکە سوودی لەوەربگیرێت. بەڵێ ئەو پێشنیار و سەرنجانی کە لە کۆنفرانسەکەدا خراوەتەوە و باسی لێوەکراوە گەرنترینیان کامانە بوون تا چەندە کاریگەری لەسەر دانانی نەخشە ڕێگای یەکێتی دەبێت بۆ سیاسەتی کارکردنی لە داهاتوودا. دیارە بەشێک لە پێشنیارەکان زۆرن من لێرە ناتوانم ئاماژە بە هەمووی بکەم بەڵام بەشێک لەوانەی کە داوا ئەکرات ڕێخستنەوەی پەیوەندیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە لەگەڵ قۆناغەکەتا بگونجێ خۆتان نەزانن ئەم ناوچەی ئێمە تێدای ناوچەیەکی گەرمە ململانیەکی نێودەوڵەتی زاڵە بەسەر کۆی وڵاتدا و دواتر لە نێوخۆی حزبیش بە شێوەیەکی لۆکاڵی سیاست پەیڕۆکردنی سیاسەتی سزا و پاداش ڕێخستنەوەی پەیوەندیەکانی کادرەکانمان لە حزب و لە حکومات زۆر بواری دیکە لە خۆ دەگرێت و دواتر زۆر تەکید لەوە ئەکراوە کە ئەم حزبەی ئێمە چۆن هەمیشە لە سەرەتای دامەزراندنیەوە کە هەڵقوڵاوی نێو خەڵک بووە و لە خۆناقێکی مەحاڵدا کە کۆمەڵانی خەڵکی کوردستان تووشی نائومێدیەک بوون بەوەی هەرسی شۆڕشی پێشووە شۆڕشی نوێ هاتەکایەوە لەم قۆناغی نائومێدیە کە ئەو ئومێدەی بۆ خەڵکی کوردستان گەڕاندەوە ئەم حزبە دەیەوێت بگەڕێتەوە بۆ ئەو قۆناغی سەرەتا کە لە نێو هەڵقوڵاوی کۆمەڵانی خەڵک بووە بەرنمەیەک دانرێ بگەڕێنەوە بە تەواوی بۆ نێو خەڵک تەواوی چین و توێشەکان ئەم حزبە بە حزبی خۆیان بزانن جێ ئەو ئومێدە بێ کە سەرەتا لەسەر ئەو بناغەیە دروست بووە بۆ ئەو مەبەستە کۆمەڵێک پرۆژە ئامادە کراوە و ئامانجەکە ئەوەیە کە ئێمە ئۆرگانەکانمان ئەکتیف بکەینەوە نوێ بکەینەوە پەیوەندیەکانمان نوێ بکەینەوە دووبارە بگەڕێنەوە سەر ئەو ڕێچکەی ڕاستەقینەی کە ئەم حزبە لەسەری سیاسەتی دەکرد. باشە کاکومەر هەڵبەتە لە کۆنفرانسەکەی دوێنێت تەواوی هەموو ئەو مەڵبەندانی کە لە ناوچەکانی گەرمیان بوونیان هەیە لە کۆنفرانسەکەدا بەشدار بوون یاخود بەشێ لە مەڵبەندەکان دەکرێت بڵێ بەشداری ناو کۆنفرانسەکە نەبوون. دیارە مەکتەبی ڕێخستن ڕێنمایەکەی وایە داوای لە تەواوی مەڵبەندەکانی سنووری مەکتەبی ڕێخستن کرد کە بەشدار بن لە کۆنفرانسی گشتیدا لە ڕێگەی راپۆرتێکەوە. ئێمە لە گەرمیان پێشتر مەڵبەندی یانزەی ڕێخستنی گەرمیانمان هەبوو بەڵام لە دوای کۆنگرەی پێنجەم بڕیار درراوە مەڵبەندی گەرمیانمان هەیە تەواوی ئۆرگانەکان لە سنوورەکە لە نووسنگەکانی پێشمەرگەی ڕێخستن لە ڕێکخراوەکان لە کۆمیتەکان لە ناوەندەکانی ڕێخستن هەمویان ئەتوانین بڵێن ئێستا لەژێر چەترێکدا کە پێوترێ مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتمانی کوردستان کۆکراونەتەوە ئەم کۆنفرانسە لەسەر ئاستی مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو و تەواوی ئۆرگانەکانی سنوورەکە تێیدا بەشدار بوون و سەرنج و پێشنیاری خۆیانیان خستۆتە ڕوو بەڵام مەڵبەندەکانی تر ئەوەندەی من ئاگدار بم بەشێکیان لە ڕێگەی ئەنجومەنی مەڵبەندەکانیان لە ڕێگەی کۆمەڵی کادری بە ئەزمونەوە راپۆرتی خۆیانیان ئامادە کردووە و ئاڕاستی مەکتەب ڕێخستنیان کردووە بەڵام لە گەرمیان ئێمە پێمان باش بوو بە شێوەیەکی گشتگیرتر بێت تەواوی ئەندامان لە کۆمیتە و ناوەندەکانی ڕێخستن کادرەکانمان مامۆسایانی زانکۆ بەشداری پێ بکەین بۆی راپۆرتێک بێت حەق بات بە گەرمیان خۆتان نەزان گەرمیان ناوچەیەکی قوربانی دەراژ خەڵکێکی سنوورێکی بەرفراوانی هەیە هاو سنوورین لەگەڵ وڵاتی ئێران ناوچەکانی خواروی عێراق کۆمەڵی ناوچەی کێشە لە سەرمان هەیە ئێمە لێرە زیاتر لە سێ کۆمیتەمان دەکەوێتە سنووری قەرەتەپە جەبارە زەنداباد هەموو ئەمانە پێویستی بەوەی ئێمە گوێ لە کادرەکانیان بگرین ئەوان لەوێ ئەژین ئەوان لەوێ سیاسەتەکەن ئەبێ ئەوان دەزانن چی باشە بۆ حزبەکە لەو سنوورە ئێمە توانیمان گوێ لە هەمویان بگرین و هەمووی لە راپۆرتێکی گشتیدا کۆبکەینەوە. بەڵێ کاک عومەر لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە دۆخێکی ناسەقامگیر و نەئەمنیدا تێپەڕ دەبێت لەنەو کۆنفرانسەکەدا هیچ شکێتان خۆتە سەر ئەو بابەتە یاخود هیچ لە خاڵێکدا ئاماژەتان بەوە داوە یاخود تەنها گرنگیتان بە ڕێخستنەوەی هەیکەلی ئۆرگانەکانی ناویەکێتی داوە. ئێمە بە حکمی ئەوەی کۆنفرانسەکەمان لە سنووری مەڵبەندەکەمان نبووە لەسەر ئاستی سنووری مەڵبەندەکەشمان بوو زیاتر کۆنفرانسەکە لۆکاڵی بوو کەمتر باس لە
ڕێخستنەوەی پەیوەندیەکان و سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی حیزبەکەمان لەسەر ئاستی دەرەوەکرا، بەڵام بە دڵنیایی مەکتەبی ڕێخستن یەکێک لە تەوەرەکانی ڕێخستنەوەی دەرەوەیە و ڕێخستنەوەی ئۆرگانەکانی دەرەوەیە، ڕێخستنەوەی پەیوەندیەکانە و هەمووی لەژێر چەتری مەکتەبی ڕێخستندا سیاسەتی یەکێتی نەخشە ڕێگایەکی نوێی هەبێ کە لەگەڵ قۆناغەکە تا بگونجیە. وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ڕاستە ناوچەکەمان لە ئێستادان لە کۆمەڵی ڕوودا و پێشهات چاوەڕێی دەکات و لە ناوچەیەکی گەرمدایە ململانەیەکی نێودەوڵەتی زاڵە بەسەر سنوورەکەدا، بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو خۆناغێکدا لەبەرەی خەڵک دەبێ ئەوەی بۆ سنوورەکە باش بێ بە دڵنیایی لەسەر ئەو نەخشە ڕێگا دەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ عومەر عەلی لە پرسیاری بەشی ڕێخستنی مەڵبەندی گریان گەرمیان کە ڕاستەوخۆ لە ستودیۆی کەلارەوە لەگەڵمان بوویت.